لەم ڕۆژانە یادی ڕاپەڕینی ساڵی 1990 هەرێمی کوردستانی عێراق دەکەینەوە کە سەرەتای مانگی ئازاری ئەو ساڵەدا خەڵکی کوردستانی عێراق ڕاپەڕینەکەیان دژی ڕژێمی سەدام حوسێنیان دەست پێ کرد. ئازادکردنی شارۆ و شارچکەکانی کوردستان وەرچەرخانێکی مێژووی بوو، بەڵام پاش 32 ساڵ دەسەڵاتی خۆجێیی و هەرێمی کوردستانش ئێستا لە ناو چەندین قەیرانی سیاسی، ئیداری و ئابووریدایە. مامۆستا سۆران عەلیخان پێشمەرگەیەکی دێرینی ئەو کاتە و چاودێری سیاسی لەو ڕۆژانەدا ڕۆلی هەبوو یادگاریەکانی خۆی لەگەڵماندا باسەکاتن. مامۆستا زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت کە تو ئێستا ڕاستەخۆ لە خانقین لەگەڵماندای پێش ئەوەی باسی دەستکەوتەکانی ڕاپەڕین بکەین و دۆخی خەڵکو و ئەو بابەتانە بەتایبەتیش ئەو کەسانەی کە لەو ڕۆژەدا لەو ڕاپەڕینەدا دەستیان هەبووە ڕاپەڕینیان هەڵگرساند. پێم خۆشە خۆت باسی یادگاریەکانی خۆت بکەی لەو ڕۆژانە پێش 32 ساڵ. زۆر سپاس بۆ جەنابتان. هەڵبەتە بە بۆنەی 32 ساڵی یادی 32 ساڵی ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستانەوە گەورەترین و جوانترین پیرۆزبایی لە خەڵکی کوردستان ئەەکەم و ئەڵێم ڕوحی شەهیدەکان شاد بێ و لە مێژووی کووردا ئەتوانم بڵێم یەکەمین جار بوو کە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی و بە خەڵکی باشووری کوردستان بە شێوەیەکی تایبەت بتوانن بە هەماهەنگیەکی زۆر و بە هاوکاری و تەبایی و برایەتێکی زۆرەوە لایەنە سیاسیەکان و جەماوەر یەک بگرن و ئەو ڕاپەڕینە مەزنە ئەنجام بدەن و بتوانن سەراپای خاکی کوردستان لە زاخۆ و هەتاک و خانەقین و کەرکووک ڕزگار بکەن و پەیامێک بە گوێی هەموو دۆست و دژمنانە بە گوێی هەموو جیهاندا بدەن کە بست بە بستی خاکی کوردستان هەر دەبێ ڕزگار ببێ لە هەر دەرفەتێکا بێ لە هەر ڕۆژگارێکا بێ. ئێمە ناچی نەژێر باری جەور و ستەم و داگیرکاری و بەرگری و بەرخۆدان هەمیشە بەردەوام ئەبێ. ژیانمان چەند سەخت بێ، قوربانیمان چەند زۆر بێ، برسێتی هەبێ، هەر شتێک هەبێ، خەڵکی کوردستان ئازادی لە لای لە پێشەوەی هەموو ئامانجەکانە. بەو بۆنەیەوە ئێمە لە ڕاپەڕینە مەزنەکە کە بارەگەکانمان لەسەر مەرزەکان بۆ هاتی نەخوارەوە هەریەکە بە کۆڵە پشتیەکەوە بە کۆمەڵی نانەڕە قەوشتی واوە لەژێر باران و سەرمای ئەو سەردەمەوە لەو فەسڵەش زۆر باران زۆر بوو بە مەینەتیەکی زۆر گەیشتینە سەرچەمی سیروان ئەتوانم بڵێم و لە چەمی سیروانیش پەڕینەوە شاری باوەنوورمان ڕزگار کرد. شاری باوەنوور ڕزگار بوو، دوایەوە ڕۆژی دوایی شاری کەلار ڕزگار بوو و لە کەلاریشەوە لە 11 مانگ هێزەکانمان بە هاوکاری جەماوەری تێکۆشەری ناوچەکە هی گەرمیان کەلار خانەقین و هی ڕێخستنەکانمان هی پێشمەرگە و توانیمان شاری خانەقینیش ڕزگار بکەین. خانەقین بۆ یەکەمین جار لە مێژوویدا بە ئازادی شاد بوویەوە، خەڵکی خانەقین بە ئازادی شاد بوونەوە و دووسێ ڕۆژێک خانەقین لەژێر دەسەڵاتی پێشمەرگە و خەڵکی کوردستانە بە ئازادی تایە ئیشوکاری خۆیانیان ئەکردووە سەراپا لە خۆشی و ئاهەنگێڕان بوون. بەڵام بەداخەوە خانەقین چووکە شاری تەماسە لەگەڵ حکوومەتی عێراقا، حکوومەتی عێراقیش هەزەکانی هەمووی زۆر دڕندانە بەردایە گیانی ئەو شارە. مامۆستا سۆران دەمویست ئەو باسە بکەم بە تایبەتیش باسی خانەقین بۆیە داوامان کردووە کە تۆ لەگەڵمان بێ ئەوڕۆ زیاتر بۆ ئەو باسەکەن، چونکە دەزانین ئێستا شاری خانەقین تا ڕادەیەکی زۆر لە ژێر دەسەڵات و لە ژێر حکمی وەکو بڵێ هێزەکانی فیدرالی عێراقدان، یعنی کورد زۆر ڕۆلی دەوری تیان نەماوە. تا چەندی ئەمە ڕاستە؟ تا چەندی کورد ئازادن لەو شارە؟ وڵا ئەتوانم بڵێم دوای ڕووداوەکانی دوای ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە دەسەڵاتی کورد دەسەڵاتی پێشمەرگە ئەتوانم بڵێم لە خانەقین و کەرکووک و شارە دابڕاوەکانی تری کوردستان کە 52% خاکی کوردستانەکە و نیوەی دانیشتوانی خەڵکی کوردستانی شێژماری خەڵکی دانیشتوانەکەی بەداخەوە ئێستاکە دەسەڵاتی لایەنە عێراقیەکانە، دەسەڵاتی لە هێزەکانی سوپای عێراق و حەشتی شەعبی و ئەحزابی عێراقیە. ئەحزابی کوردیش و لایەنە کوردیەکانیش هەن لە شارەکە، بەڵام تا ڕادەیەک بێدەسەڵاتین وەکو جاران نییە. جاران ئێمە هەموو ئیشوکارەکان لە ڕێگای کوردەوە بەڕێوە ئەچوو، لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕێوە ئەچوو. ئێستاکە ئەتوانم بڵێم زۆر بێدەسەڵاتین و شارەکە لەلایەن هێزەکانی عێراقی و بەڕێوە ئەچێ. کە باسی دەستکەوتەکان دەکەین زۆر خەڵک دەڵێن کە دوای
تێپەڕێنی ئەو هەموو ساڵە دەستکەوتەکان جێبەجێ نەهاتون یان چ دەستکەوتێکیان نەبووە بەو مامنایە کە خەڵک بێ هیوان بێ ئومید بوونە لە وەزعی سیاسی و ئابووری و بڵێ ئیداری هەرێم. تۆ چی دەڵێ یعنی باری دەستکەوتەکان بە تایبەتیش؟ بەڵێ منیش دەنگم بەخەمە پاڵ دەنگی خەڵکی کوردستان بەڕاستی دەسەڵات یا حزب سیاسیەکان تا ڕادەیەک شکستیان هێنا لە زۆر شتا ئێمە ڕاپەڕین دەستکەوتی گەورەی بەدەستهێنا سەرکەوتنی گەورەی بەدەستهێنا بەڵام بەداخەوە نەمانتوانی دەستکەوتەکان بە تەواوی بپارێزین حزبەکانی کوردستان نەیانتوانی بە تەواوی ئامانجەکان بپێکن و هەموو ئامانجەکانی خەڵکی کوردستان بەدی بهێنێ ئێمە ئەمانتوانی وەکو کورد وەکو دەسەڵاتی کوردی ئەمانتوانی دۆخێکی زۆر لە ئێستا باشتر دابین بکەین بۆ خەڵکی کوردستان چ لە ڕووی ئازادیەوە چ لە ڕووی خزمەتگوزاریەوە چ لە ڕووی بژێوی و ژیان و ڕووی ئابووریەوە چ لە بواری دیموکراتیزەکردنی کۆمەڵگەکە بەڵام بەداخەوە بەرژەوەندی حزبی بەرژەوەندی بچووکی فئەوی وای کە تا ڕادەیەک پاشەکشێ بکرێ لە هەرێمی کوردستان ئەزمموی هەرێمی کوردستان لە هەندێک ڕۆوە پاشەکشەی کردووە ئەو شێوازە باشەی کە پێشتر هەبوو ئەتوانم بڵێم ئێستاکە نەماوە ئێستا خەڵک تا ڕادەیەکی زۆر گیانی ئەوەی وەکو بڵێن شۆڕەش گەڕانە یان گیانی ئەوەی کە خەڵکانێک هەستن ڕاپەڕین بکەن ناڕزایەتی دەربڕن بەرامبەر بە ناکۆکی و ناڕێکی دەسەڵات و چ لە بەغا چ لە هەرێمی کوردستان ئەو ڕوحیەتە لای خەڵکە هەیە ئێستایانە ئەوەی کە پێش 32 ساڵ هەبوو. وڵاتوانم بڵێم لە سەدا هەشتای هەڵوێستی خەڵک هەر باشە خەڵک ڕاستە تۆزێک بەشێک ناومێد بووە تا ڕادەیەک ناڕازیە گلەیی هەیە هەمیشە ناڕزایەتەکانیشی دەربڕیوە چ بە شێوەی خۆپیشاندان بێ چ بە شێوەی چاوپێکەوتن بێ چ بە هەموو شێوەکان مانگرتن بێ لە هەموو شارەکانە لە هەموو شوێنەکانە ڕای خۆی دەربڕیوە کە ناڕازیە لەم دۆخە ئەم دۆخە ناکرێ وا بڕوا بڕێوە ناکرێ ئێمە دوای 32 ساڵ لەسەرکەوتن تاکو ئێستاش خەڵکی کوردستان ئارەزومەندی کارەبا بێ خەڵکی کوردستان تاکو ئێستا برسی بێ گەنجەکانمان هەمووی سەری خۆیان هەڵبگرن ڕەو بکەن بچن بۆ خارج و لە دەریای ئیژە بخین کێ خەڵک برسی بێ مناڵی شەهید برسی بێ کارەبان نەبێ ئاو نەبێ ڕێگاوبان نەبێ کێشەمان زۆرە قەیران زۆرە یعنی بەڕاستی دەسەڵاتی کوردی نەیتوانی ئامانجەکانی بەباشی بپێکێ و بەرژەوەندی حزبی و بەرژەوەندی شخصی زیاتر زاڵ بوو بەسەر بەرژەوەندیە گشتیەکانی خەڵکی کوردستاندا. مامۆستا سۆران عەلی خان پێشمەرگەی دێڕین و چاودێری سیاسی لە خانقین ڕاستەخۆ لەگەڵ مام و زۆر سوپاس. سوپاس بۆ ئێوە.